لمريك أو دار باشي ببري إيما 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 يقايما إيما 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 يقايما هارمان وفالواني وخنجري بكيلاني إيما 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 يقارما إيما 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 يقارما إيما 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 يقارما إيما 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 يقارما ربي ما خلاص هذه بخير جاي كبيرون أهلا شعبي بيت بدوك آمين وعد الصباح كان ولدي آمين ربي إخوانا ناوتان دي آمين تقوى دانا أرسل خطالتنا بنشور رجل فاقانا كركوتون لا والله أقر لسري الكبونانا التابع قد دواتين يجوز كتار هلينا قربات بله أستطيع هلكم وبين هلكا أيضا يدوبت فيها والله بو وين اختي توسك بو نشتي معنا هالبيوم بكرة كريم تاريخنا بنا دانا أرسل قرى عيبة تما شايك يجلك هندان هل يتمنى بسيني ويكي يجلك سياري كتي روش هدايا وارا يجلك راي كبيرون ما خمر نكبت خود عندك بشر هاي إيش نكان ديارة والله مشي يا ما ديار نية تبقى وعلى السريش النكا إيش يلتشي والله إما من هالدور مستقرين وإحنا رشلتنا بخاطريتي جزوي قرع قد وعمان ليبكي جوان شيء ميرزا مظلوم لا تتوبوا إيش ناقري والله من اسم وقالي يشتا كسري سفر لمشك درنها سوا لا والله بو أي تو خود داني من بشر الشق حلمان يسكي دايك ما قوم قد إستا أتويت شلكاو زيادة العالم كاول بياد مينوا رازبكي توبة حوماني لدايكي راي كبيرون من بني فتخهم وناخر المشكلة لا بنتي أيام أنا كان زي ما قال لي يا ربي أو شاتت أقدر أقول بساعدو تشاومي يعني أتويك لكم بينهم هذا شو نبي مستوى نسموها بمستوى خوتي هيدونش نسا أنا وتوبي ستفع تعالوا تبردو تحواء وصيري تشيخي تماشاي أسمانكم بزانم سيارك نهار باي كثيرون إما لجو زيادرنا راحتين إيه وانا راحتن أبو جالنا فردا كالسراهي إلا الله نمام يعني كاتشينين يجمي وانتانيا إيه إن شاء الله وقتي حاصلات قرض كان معنا إنوا هيا كنت عمتي أبو صالح خركاني الزكاي نزمة هيجي لعاصلنا بيه آخر أمكا والبوع حياتي تيانا ماوا أمو صالح لا فوزر حتى كان معنا باب إيه ده فرقي دبرون ليالك يوم ريالا يزرع لا فاوي با لا فاو كوري باو لا فاو ناقات يا لا فاوي آخا لا فاوي آخا بوتي ناكل فرزنا واصل عاكش ماكت بچي آوي بباران برحم إخوة هاي بشكو نباري ها أبر نباري أو يعني بالقلب غزبي خاصة ودون مستحقنا شيطان بسرية كراهي كل ساكنة أنت براي شاكسا نبو أغامي نجبكم درينا أوه آخا يا آخا إيه مدى طلعت وانشيه لك الأخوة أدريو بيوبونا يا أو يجي في نفسه أما قصي جريدة آها قد صلاتي أبي معلوم بلا إخواننا وش مالي ممنوعاتان أوش مشكلة يا قربان هاي نجلا أخوانه فكنت اللي غريوة يجي صفاتي كينا انتهى كل لا يشتغل قطعنا يا من قوت كانت بلو جلاك قايل مخواري يا كبيرون يا كبيرون خسب يا كبيرون جنب يا مانجا من يجنب يسألك كنت تسجل خريقا من عليه بيه يا مان أخوي أي بس باقوم دايك في رزعك بس إن شاء الله كل بيدعيك قبولا بو يمشتري كي تبغى تاخانك الجابية
ئەو دەستانەی بێنە با ماچی کەم دایکە پیرۆز دابا دەستنێژەکە مەشکێنی کەواتە دوعاکی خێرمان بۆ بکە پیرێژن بڕۆ خوا لە ناوم بەرە بۆ خاتوو پێغەڵ مەرحەباتان لێبێ جووت یارەکان بەخێبێ ئاقا سەرچاو ئادەی کچێ ئەو دەفتەری قەرزە بێنە فەرمووە کچەتی شوو نەکرد ناوەڵە بۆ شەریفی خۆم سوزان چییە بێ عەقڵ ئەتەوێ فرچی سپی بهۆنیتەوە سیسپی پیاغە حیف نەکرد ئەگەر کەوت ماوتە منش خوا نەخواتەوە بۆ ئاگاتی خۆمان مای شەش حەوت گەڕنیە محمود کەمان وەرە مەترسە وەرە ڕۆژی سێشەممەی ڕابردوو لەکوێ بووی محمود وەڵا لێرە بووم ئاقا درۆ مەکە ساک نەچی ڕۆژی سێشەممە دیژلەمەیەکیشی لەسەر نەنووسراوە بیرم کەوتووە ئاقا ئەو ڕۆژە بیرم نەبوو چاپ خۆمەوە بیری نەبوو چاپ خۆیتەوە یا چوو بووی بۆ پایتەخت وەڵا چوو بووم بۆ پایتەخت بۆ وەڵا جەماعەت نابیانم ئاقا ناتیان شکاتم لێ بکەی قڕم سات هیچ مەشارەوە ها مێشە لە پایتەخت بچوورێتەوە ئاغا ئاگای لێ سێ بڕێن دامانی پەرلەماخت یاغا خوشکێکم بە تەنها 3 وەزارەتیان بۆ بابڕێەوە بۆچی لای ئاغا خۆی شکات و نەکەتە ها ئێمە ساڵی جارێک ئاقا بینین ئەی وەختی حاصلات ئاغا نایەوێت سەرقاوتانکە دەی منەزانم ئەوانەیە چیان جوابایتەوە بەس ئەمێ بزانم جەناب و چی پێوتن پێم وتن با حکوومەت جارێکی لەو ئاواییەوە بڵاوە 20 ساڵە مۆزەفێکی حکومەتمان نەدیوە سەرکار بەم کاول بووە ئاغا ئەنە وەڵا وەختە سوێمان بێتەوە بۆ شەقی پۆلیسێکی جوارە وەڵایی درۆکە ئاغا هەموو ڕۆژێ لیانی ئاخر کەرە شەقی حکوومەت تامێکی تری هەیە ڕازەکە دانیشم من دەمێکە هەست بە ئێش و ئازارەکانی ئێوەکەم لەبەر ئەوە دوێنێ شەو لەگەڵ خۆما کۆبوونەوەیەکی نهێنیم کرد و توانیم هەموو کێشە سەرەکیەکانتان ئالەم دەستورا چارەسەر بکەم دەستور پێڵایە ئاغا دەستورتان پێڵێ بێدەنگ بن ئابێنە ئەم دەستورە دەبێنە باتیان بێنە الدستور لەبەر ئەوەی حکومەت بە تەواوی ئەم ئاوایەی ئیحمال کردووە و لە پێناوی دابینکردنی پێداویستیەکان و جێبەجێکردنی ئامانجە پیرۆزەکانی دانیشتوانی ئەم ناوچەیە ناوی خوامان لێهێنا و ئەم بڕیارانەمان ئیمزا کرد یەکەم ئاوایی بێکەسەمان کردە دەوڵەتێکی سەربەخۆ و ئازاد و خاوەندە سەڵات کەواتە لە دەستی ئیستیعمار نەجاتتان بوو ئای تڕحێو شەڕی ئێمە و ئیستیعمار لەمرۆوە دەستپێکە دەستان داخان مادەی دووهەم سنووری دەوڵەتی بێکەسە لە باکوورەوە دار بە ڕۆستوتاوەکە لە باشوورەوە گەوڕەکەی ماڵی مامەنەسە لە خۆر هەڵاتەوە شاخانەکەی غوربەت لە خۆراواشەوە کەرەکەی دایکە پیرۆ وەڵا بابە ئەگەر بە حسابی ئەم حدودەی ئێوە بێ ئەوە ماڵی ئێمە ئەکەوێتە ئەودی دەوڵەتی بێکەسە ئەوەیان مشکلەی خۆتە لەبەر خاتری جەناب ئێمە ناتوانین جوغرافیای وڵاتەکەمان پێ بکەین ئەی باشە ئەڵێم هەلێکی تر فەرموو ناکرێتە ئەو کاتەی تیارەکەیت بە پەناهەندەی سیاسی وەرەگرن شوان تی ناگەم داوای لجوءەکە لجوئی سیاسی ئاخە من لاژیان باوکی من لاژی سیاسی ئوسوڵ و قانونی خۆی هەیە باوکە ئەوەی ئەیەوێ ببێ بە لاژێ ئەبێ خەڵکی وڵاتێکی تر بێت جنەو بە حکومەتەکەی خۆی بات بێتە ئێرە ئەو کاتە ئێمە لێرە بە لاژی وەرێگرین باوکە ئەی ئەگەر بێ لەدەست ئێوە ڕاکە شوان لەدەست ئێمە ڕاکەی وڵاتێتنە و عازابی لێو بە ئاغابە جاوەڵا شتێی پێم و ئەولات ئەسڵەن فرعان باوڵە بوو کردە دەمی هەزار ئاغای تەواو حەل بوو بە لاژی وەرگیرای خۆزگەم بەخۆ نەداتێ وەرە لەمڕۆ بەدواوە فایدە بۆ ئەم کەریکران باوگاوە بکەنەوە مراقەبەیەکی زۆر شەدیدیشی
لەسەردانی بەسەرچەوابە سێهەم لە کەشوهەوایەکی ئازادی و دیموکراسی عیارە 24 و لە ڕێگەی دەنانی نهێنیەوە بە زۆربەی ڕە من دەستنیشان کرام بۆ سەرۆکی دەوڵەتی بێکەسە بەڵێ ئەو هەڵبژاردنەی کە جەنابی دادەنیشان کرا بۆ سەرۆکی دەوڵەتی بێکەسە ئەوەی شەڵەکەی ئەنجامەیدا ئەوە دوێنە شەو لەگەڵ ئەم برادرانە خۆمان بە فەدە ئەنجاممانە و تەواومان کرد و لێژوینەوە ئەڵێم هەرچەنە من ئێستا لازم و عیلاقەم بێنەوە نەماوە بەڵام ئەگرێ پرسیارێ بکەم پرسیاری چی میرزا باوکە ئەمەیە بزانم پرۆژەکانی دەوڵەت چین مەکتەب خەستەخانە ئاو کارەبا ڕێگەوبان ئەمانەمان بۆ دابینەکەن میرزا گیان باوکی من ئەو شتانەی کە تۆ باسییانەکەی ئەمانە مهم نین هەمووی کەمالیاتن حەق نییە مێشکی خۆتان بەم شتانەوە مەشغوڵکەن هەر کاتێ ئەگەر شتێ لەو بابەتە هاتە پێشەوە ئەوە ئەو کاتە لە ڕێی ئیزاعەوە بڵاوەکەینەوە یعنی ئیزاعەشمانە بێ ئەی چۆنەوە تا یەک دەقیقە بۆسم با بۆتان بدۆزبوو ئەوەتە بابی چوارەم شەڕەقسە موشەکە ئاراستەکراوەکانی زەوی بەگوێ واتە ئیزاعە لە قۆناغی مێژووی ئەمڕۆی میلەتەکەمانە دەورێکی گرنگە بینێ یعنی دەنگەکە هەلێرەوەی دەرەوەیە باوکی من ئەمە سەوتی من لە وەندەرەکە و محەقەری شەباوکە بۆیە بڕیارماندا ئیزاعەیەک دروستکەین بە قودرەتی 100 مێگەوات تا 24 سەعاتە بە شان و باڵی ئێمە هەڵبە و ڕۆژی 1001 قسەی ناشیرین و ناو ناتۆرە لە دژمنان و ناحەزارمان بنێ بۆ ئەوەی ریزەکانی گەل بارێزراو بن ئەوە بە یارمەتی خۆ ئەڵێن ناتوێت لە باسی ئەم ئیزاعەیە پرۆژەی سەدەکە جێبەجێ بکرێت لا ئەقل لە قەتەری لە پاو نەجاتمانە بێ ئەی ئەستەغفیر الله خۆی گیان لێی نەگری کەرپیاوە و نەفامە کاکە نامەحموود باشە تۆ لەلای خۆ ئەڵێی من مسلمان و نوێژەکەم و الحەمدولله باشە قڕم سات ئەو لافاوە لافاوی خوایە ئەتوێ من بچم سەدەی بە بەنا دروستکەم هەتا کافر نەبووی خێرا پەشیمان بەرەو ڕوو دەرە خوا بڵێ خوایە گیان یا ڕەبی تۆبە بێ و کوم خوار لە کوی بە یا ڕەبی خوایە گیان پەشیمان بوومەوە تۆ بەجاریشکە نامەقوڵی وا ناکەم ئای کەبێ حرمە خوا با پرسیارێکی تر بکە بۆ پرسیار ناکەن باوکە گیان پرسیار بکەن کاکەیە بە حکومەتەکەمان دیموکراسیە سەیری ئەو دوو بەپوو لە جوانە ناکەن جاران لە وەختی حاصڵاتە ئێوە لە هەموو شتێک سێ بەشدانە برد و بەشێکدان بۆ ئێمە هێشتەوە وا ئای لە مەولاشەوە لە مەولا عەکسەکەینەوە بەشێکی گەورە بۆ ئێوە و سێ بەشەکەی تری بۆ ئێمە ئەگەر عارزانیش بن بە زانێ زاتی خوایە ئەوە لێیان بۆ نایە لە مەولا پیاوەکانە قاپی حەوشە بقاتە سەر پشت و بێ خەمێ بێ چۆن بۆ تێناگەیتمان نامێنێت تا دووبی بە ڕاستەکە دەمەداخە داعجانی دەمەداخە پێنجەم ئاڵای دەوڵەتی بێکەسە ئاڵای دەوڵەتی بێکەسە لە سێ ڕەنگی سەرەکی پێگێت یەک بە دوای یەک ئەو لە خوارەوە بۆ خوارەوە یەکەمیان سپی دووهەمیان هەر سپی ئەوی تریشیان هەر سپی آخر حیوان ڕێوەکانی تریش دوو کاڵەکەوە ئەی دەبا نارەنجی بێ نەخێت پی و قاوەی جوانە ناکات لە ڕەنگی شەرواڵەکەی ئاغا جوانە وەڵام من ئەڵێم پۆپلین جوانە پۆپلین فەیدای جوانە شیرەکان چۆنە ژەنیش ناکە نایلۆنێکی میزە نایلۆ سازە بێدان چییە؟ ئەتانەیە مشکلەی عەلەمکەن بۆ فیتنەیە بۆ لە نابردنی حکومەتە کۆتە و ساواکەمان هەتازەوا خەریکەدانی دەبێت ئێستا عیلاسان نەکەن ئەوە بووم تێکرد عەلەمم هەرنن دێت بە زاتی خوا یەک کەلیمەتر لەسەری بڕۆنەها بۆ کەمە حەدودەکانەوانی جەدوێت ئەی ناکەن کۆزی شعوردان بێت بەسا بیخەرە بیخەرە قورچەکەەوە دەی بەشە ئاقا پێنەوتی سرودی نیشتیمانی دەوڵەتە ساڵسەکەمان چییە؟ وەڵڵاهی ڕازەکە ئادەی بزانم چی دانداناوە بۆ سرودی نیشتیمانی چی؟ هیم چی؟ هیچ ئاقا
ئێمە سروودێکەکەن ئەی ئافر ئەشەو بیلا ئێوە جەماوەری چاکن بەڵام ئەمەوێ سروودێ بێ ئەوەنە حەماسی بێت خوێنی لاوان بێنێتە جۆش و خۆش لەبەری دەی باشە ها بەبانانەوە جانە بەبانانەوە ئەی بەسیریا سهل نوما نجي نازل نتروشيا براس ما
مامۆستا دەستخواست بێنێوەرە بۆ حەفلەکە زۆر حەزەکەی ئەی چۆنە وەڵا لە باشە لەبەر خاتری تۆیە ئۆخەی ئەی باشە مامۆستا تۆ بە چیاتی بۆ ئێرە بابا بابا هاتی یعنی تۆ بە سواری هەستێکی سپینە هاتی حەیف مامۆستا حەیف بناوي تاريخ ونريد بناوي بوبا بيرمان أم آهنگا دكينوا بيروز بالهمومان دروز ناني نيشتمان أمرو روشي إيويا بزوق آرزوتان دروكن يا ساحر أمروجي بو جنبتن إذن داو تازت دين دروي ناو أم حق ليا باداش تكي صديريا صديريا وحكمنا جنجا ترجاوي دروي ملت رزويا نكبتا ملت رزويا نكبتا نا أمرو بو وتلخان كراوة جادي دروب شوفل تخت كراوة شن أصوان دروكن يقدري تخروكن أي جون إيمادي مفراسين قلاي سربستي وآزادين إيمادي مفراسين قلاي سربستي وآزادين نتوانا باقلا جزر بآرزو مگر أمرو روجي بشودرونيا ويا حكمت بآرزي مسؤولك محفوظ بكي حكمت باشي همانا بشتو بناي فقيرانا تماشا كان شن مكتبي كردو توا شن كرخاني خستو تاكار جادكار
حكومة بوجدان سيري أزادي وأشتيك صلوات هزار صلاة لعدالة لأرزاني ذكروا درشنا هيدو شي كان الفجر عندي يا بيت حكومتي حكومة أوداني شلين عطونا عبرة عجيب لك بس شون بختان كيبو حكمت من كيدي شيوام كردوة كي كاربان زياد كردوة من كيدي شيوام كردوة كي كاربان زياد كردوة إستانوري كدي زايا مودروها الخي والسايا يوامي بلاي مظلوما كان بيكروة يوجي تغنابلك تنجيك روجل روجان كتشوبورا وريت على كاكم كوري خور تارك ديانا ناني الشتوى ناسكي سيارة خانكيان وصوتوا Thank you, madam. Thank you. Bye bye, Mazar. واقع يوجد دنيا ذاتي فلوس قومي قالوا شراشيت دم فارولا نزاع قصرين تياري ام آوائي اي باشي جمع جام شراشيت آخا انا مبارك شيتي شون نكي يداجي تغربا اي روش نكي يداجي تغربا شوية ياواني آخاش نكي مظلوم ينطران هلو شوش نمت اي باشا مولا بسي انت دار الفاضي مولا ومن الله أرحم على الرحيم ما تقول ما مصحاش هذا نقلي انا جاوا اي لا جيرا في الداس يا كيرولا جيكم نداجة اي فوتشو على دي اتفي لا تمام فرماسة ها بقرا عم طواني من بابا توقع ما تستفيدني استغفر الله دهاجة مختامة ونية أترسم خوص المولد لشار فيها رسم لمكتبي عوايا كافو كتير مكتبي هالتياني لكن توجه ويلا فقير وتذكرتي أنا والله دهاجة ولا بعدها تشا فقيرها يا والله فقيرين اجتماعي لي اي لا يو كوير عقلية أنا والله هي مصد أرقام يعني الساعة شوين هي نبق وداجة ولا كل حب ولا بحثي يوم ومامي خمس هذاك تديو هتجاي خير نفسي يا أخوة خلقي قصيت يمرا بونجوا غربتان سرجامي زحال وحالة واتم لي بينا زور رقم لم آوائيات داوا وقتو ميلة قبل لا والله سيدي نقول لك توزي كده في قدامك كده بو بريد قاعد محمود بقال بدستي بلاي بريد وخوشويستم كاك عزيز غربت طالب إذا ألم عنوانك تشيا عنوانك ببوتشيا بوي لقاري جو كاغذ بوبليه عنوانك بطول أسانا ميزا جان آوائی بيكسا بقى بدستي غربت قابلة غربتي ليرة عادي ميزا رفضا مباوش جان هو ديارين بو ايوه عادي تماشاك تشكي جواني كيا او خايفة اما بو كاك محمود او دستك عرضانش بو عرضك ماتش عادي كمان انا والله عادي ميزا يمشتشيا هواك بوشاني كهربائية بو دايك بيلون خوال شواني بارا والله زور جوان بينم نبو ام بلوزش بوتو عادي الله واني برمي ميزا جان زور جوانا
بەسیابی بیبم بێنە بێنە لە ئەمریکاوە بۆ دەنێنم ئەڵێم باشە بەڕاست قوربەت تۆ بۆ نایی لەگەڵمان ئەژێڕە بۆ کوێ لەگەڵتە بۆ ئەمریکا بەشک و لەوێ گرەی بەختت بکرێتەوە شوو بکەیت خۆت جارە بۆ نیزانە شو ناکەم بێتێ خۆشم نەوێ لە بێقڵ خۆشەویستی هەر لەوێ هەیە ئەخر من بۆ کوێ بزمان نازە خۆشەویستی زمانی بۆ چییە؟ ئادێ و بەرەوە السلام عليكم. السلام عليكم. ما جاتوني بخير بك. وچی میرزا ئەڵێ هێشتا سەفەری نەکرد کاکە من چوارشەموان سەفەر ناکەم ئەی بەخێرەی شەڵا کەی بەتەمای چوارشەمەیدان ئەو باشە ئێوە بۆ ئادرەن هاتمە وەسای فەقیر لەبەیان تاوەری جەنابتانە هاتك كاكا لشوي؟ مامۆستا جان چۆن تتشاو. قادر جەم بە هەموو شێ بەدڵی جەناب يعني كريكاركان حد اگر تو حاضر بي كريكاركانش حاضر. كريكاركان ايوتي. مامۆستا ئێمە جوتاری خۆرا بۆ جەناب خۆنەوەرە ورد دي ورد. اول كان ما باي باي. امانا. هو يا كاكا. هو انا عفرتت. خما نبي مامۆستا چی بەقەر دوو پیا و ئیشەکەن بەڵام چوار کەس هەرکەمە کاکە چی بکەم مامۆستا چی بکەم شەرع ڕێگەمنا ئەجینا حەزمە کرد دەژنم هەبوایە یعنی ئەم چوارە هەر چواریان ژنی ئەو ساتە چوار ژنێ هەیە ئاگەر لە چیا حەرامی ژەنخوا حەرام بینی خۆمان بێ جارجارەش بەرزگیم نەگوەتانەوە چێتەوە بۆ لای ژنە کۆنەکانی بوربە بەسە بیبڕێنەوە هێچی مانوتووە دەی مامۆستا نێوان بنووسە بابێت یەکەم ئایشێ دووهەم ئایشێ نووسی کاکە ئەوی تریە ئاخر سێم و چوارەمیش هەر ئایشیان ناوە بۆچی برا لەم ئاوایان ناو قاتی بووە چی بکەم مامۆستا دایکی ڕەحمەتی وەسێتی بۆ کردم هەر ئایشێ ناو بێنم هێرەچی لەبەرەوەی دایکی خۆی ناگایشیە بۆ دەی مامۆستا چەندیان بۆ بڕیتەوە چیان بۆ بگەڕمەوە ڕۆژانەکەیان چەنە ڕۆژانەی کاکە گیان ئەم مەکتەبەی کە دروستێکەی بۆ مەسلحەتی خۆتە ئەبێ بە تەبەڕوعیشی تیا تەبەچی تەبەڕوع بڕن وا دیارە مامۆستا خراپ حاڵی بووە ئەڵێم ئەم شەو نۆبەی کامتانە بە تەبەڕوع وربەت ئادێ لەسەر فەرمایشتەکەی مامۆستا پیشلەمەیەکی تەبەڕوعم بۆ بێنە خۆتێکی تەبەڕوعە بۆێنم جارە جەنابە لەسەر وەقتی خاپادەشتا جا قەرداری ڕەبی لەو دەرنێتەوە جات چییە؟ ئەوە ئەڵێم جاسووسێک هاتۆ ئێوێ نێرە مەکتەب کاتەوە ئەوەشە هەستا حرامزای حرامی ئەوە دێنێ نەمی جەژنەکەی لێ بکەم بە قزە خۆت هاتیتەوە زانی حکومەت نووسووە لەخوا ناترسی ئەگەر بەزەیە بە میلەتایەتەوە مەکتەبیان بۆ مەکەرەوە فەرموسەرمانی سژنەکان بۆ چاکەرەوە دوو دانە ساڵە داتەپیوە جوان لەم ئاوایە مەکتەب نییە و سجنەیە بۆ سجنێکی بچکۆلە بۆ میلەتێکی گەورە بە زۆری دانەی حرامدا لە سجنی ناوێت مەکتەب و عیلمێ سجن قوتابخانەی ئاسڵانە کەرە هەوارگەی تێکۆشەرانە نازدارە و نازەنینم خوێنە و دێ لە برینم میم منم سەرکردەتان بۆ لەشکری غەم ئەتەسم من بڕۆم بشکێت سپاتان نامدوێنی و بۆچ نامدوێنی بۆ لێم دیت بووی نامدوێنی یار وارەوە ئەو جۆکەرە دانێرەوە قسمەری خانێ چییە؟ وتێکی ئەڵێ بەسە بەس ئەزانی لە بەردەمی شارزاقەی کەسیا و ئەوە ئاغایە ئاغا چاوی دەرە حەقیر تۆ تەعەدا لە حکومە دەکەیت حکومەت هايكرهير خلقي نبشايت أم تاوانبارة تەعەدا لە حکومەت و شەرعێتی دەستوری جەکا كام شرعية كام دستور قوربانەوە نەوەری قامەیە بۆتی حەتی خراپە چۆن باینەیەم بۆ باینەیەم ورجێ ئەمڕۆ بۆ گەل و نیشتیمان بانەیرێن پێ مناڵی کەی بایم ڕاکە بڕۆ هەر ئێستا و دەستورم بۆ بێنە ڕاکە باش ئێستا عیلاجێک دەستورەکە لەکوێیە نوێرە کۆدا لە ناو قوچەکایە ئەی قوچەکە لەکوێیە
شرعية ودستور وإلى انتخابات درسي اگر مسئله انتخابات بید استا با 2 دقیقه نشان دهم حال کلی و دیموکراتی اره جو دیاره خوشویستکان براکانی باوکم چه لعیوه خوی هلم جیره بو سروکی دولتی بکسا های بخواه جوانا مالو سزلو غربت رشکنو عزو قلو مرزا شوشیتو باسوانکانو های كرقي دايقة بيروزي ليه وكل جيلي أمري شاوني يا حيوان لم بستقاقا هموكا سيقوي بزعيم دانيت شعب لك شو بينهم دنيان قوبا مكتب شعب دروستكات برايك مكتب كتاب علم كليلي هم مشكلة دولتين مشكلة أبد سلاحة على فيه مكتب حلبات بشي بين بزانم شيء وكتابانا سوسياليزم ريباز مانا ترحيو ريبازي سوسياليزم ترحيو هاتي وسنجي سقباب شون يشتان ام كتابة ممنوع قاشاقانا بين تأملاتا يا ايوه هالخليتي بينا موسي وشرقورين ها ما مصدر بم كتابانا دواشة جنابي اشتراكي بي مالي كواتا روز باش هاوره او انا خود بزل دا من جوكو تو اشتراكي نه بابا هذا يبو ما شرحك اوتا اوزو كارانا لخوان بكرسا هش تجانية من اشتراكي كانتهم شاي شين هل قرشي هل ماقو ختن سوران تنانت لحاصلاتكاني شهنا شريكم كله خلشينا اما دزبر اشتراكي دوانية اشتراكي خوشويستية عدالة اي من شم حيوان ها تو اكبر وادي اليدين والشو وقلبين وفيكو زور شاك ولا باش ولا برا كرسيان بو بينا استا علاجي اكم زور شاك باش هاتي الدنيا وايدة هاتوا من بين بولاي كرسيكا بينا دايما جوركا نازانم تو چه سجی استقبالت وقتی بکن دايما ايدانشواني خوراقرو بشرقي بيكسا لبيناوي فرجواندكاني ايو بو ريقرتن لدجمنان ونا حزاني فولكلور وكلبورة دولة منا كمان بريال مانا اولا لا نسكو سوسياليزم لسرت اثري بيكسا قدقيا ثانيا همو كوبونوير ليكل زيادر بيت كاريكي غير شيوينيانه وممنوعه جوتان ليبو لا يكريوا مرزا مظلوم ومرزا شو مظلوم شي لا بدوان ثابت لا تنعش غدوا ثالثا جاقانكي غربتش حتى عندك جاري نكراو داخلت چونکه سرچاوی همو آشوبو کتنے کا امضاء وزیری گشتگزار و سیطرکا هزار قراري وادر كي تو ناتواني ريل علم ومعرفة بقري مستقبل هريكم آوائية او دعبائي جناب باسيكا نايشيا مستقبل اگر بردست مكبر ومزاني چيليكا اي شقيش بري منه ومكتبه هركم تو ليجوي او مكتبه بكيتو من قرقب وهلكنم ها خجالتي دنيا وقيامتي حرمتي الغريبة كده لا توكير يزن فرا لا جل بردم ما عملنا مني فرا فرما من واني تاني فيروسا غفار بدايك فيروسا وانا واو دنيا كانوا سيوتي شانا بخوا ما مسائمة لقل آغايش كيف ما فينا كرينا والله يسري شي بروتابة نالي ومكتبة الدكتور راجع خانة كمان أول شيء ليه ما كنت شيني ترش كمان شيء كاليفورنيا يا بناية حاضر وآماده أتوانين ليكم أثيري خيرواريك أو بناية شوية مامسا سجن خيرواري حاضر وآماده يعني ما موسى بحسابي توبي أمسر بسي وآزادية لكي تخوم عم بين لا رسل يتهمنا بخاطري في جزمي القرآن آمين جاتوا أخوة ايوه هيك استفادة
لێم ناڵێ چی بکەین؟ وەڵا ئەبێت لێ بە حکومەت بین. چۆن؟ ئەرە وەڵا ئێستا من چی من بیڵێنەوە؟ بروقێت زەویلەکەی ئاغا! بروقێت زەویلەکەی ئاغا! بروقێت زەویلەکەی ئاغا! بروقێت زەویلەکەی ئاغا! کاکە بەک! ئەموو تاقە بێمانایە چییە؟ دەتۆ بەلێمە کە مامۆستا وردە و دەبزانێ ئێستا چیەکەی؟ بمرێک لەرەکەی ئاغا! بمرێک لەرەکەی ئاغا! بمرێک لەرەکەی ئاغا! بمرێک لەرەکەی ئاغا! نایکە بەهەرە ئاغا پێمان نەزانن ئاغا چوار دەوریاوای بەحەرە سەنیوە بۆ مستەقبەلە گەڕێ ئەی ڕۆ بەخوا ئەسکە کتێبەکانیانە ئاغا من نەبێ ئەمە دەڵام پڕ کردۆ لە کتێب یەدە باشە ئەی تۆ بەرەکە بە تۆ پێیە ئەی چۆنە سەد لە بڕۆ لە بەرەکە ئایارە ئاو یارەیە ئەوە یارەیە نەزیدارە ئەوە یارە نەزیدارە نەزیدارەیە ئەوە یارەیە نەزیدارە کێی زەنم کەس نییە جوزانم نەزیدارەیە ئێ چۆن جوزانی حەیوان وەفە و کەسبۆ ئەوە چی بوو؟ نازانم لە پشتەوەی شێمانی بەسەرما ئێوە دەمێکە لە ئیران ناوەڵا ئێستا هات ئەی بەڕاستم شۆ چیەکەی لە دەرەوە تەبزانم بەدوای و تاوان بارە ئەگەڕێم کام تاوان بان مستەقبەلی سەگولباب نەتان بینیوە ناوەڵا لە هەبێ و نەبێ ئەو مستەقبەلە سەگبابە بۆ ماڵیەتی بەسەرتا بخوایە یا جامی چڵکت تاسیری تێکردم یا ئەو مستەقبەلە خوێریە بوو هیچ نەهیچ سەلامەتی خوا ڕەحمی پێکردی ئاخر ئەڵێ خۆیتی پێش نێمە بڕۆین نانە خوا عافیستان بێ قیف مستەقبەلتان لەگەڵانیە ئێمە قسە لەگەڵ کوڕا ناکەین دقیق غوربات ئەو سەتڵە چی تایە ئەو سەفا ئەوەینە مەرە شیرە شیر ئەکە بەساقی ئەو خوایە بم ئابە نەختێکم بەهێ ئۆخەش بەخوا بەلەزەتە ناشێ بێ ناشێ بێ خوا بەلەزەتە ئەمە شیر نییە بەرەوەڵا شیرە دەبوو خوایە شیر نییە زێو مەخۆ کەرە شیرە ئەی باشە دامەکەی بۆ ئاواییە ئەوەینە شیری مانگا سەردەیە ئەم مانگایە بەم ڕۆژگارە خەریکە عەلاگە خواردنەگەر تامەکەشی جیر بێخە من نەبێ یەو عەلاگانەیە دەباشە دەی وا عافیستان بێ وەرە ئاسکە مەنجەڵەکەی تۆ چی تایە منزڵەکەی من زڵاتێک کتێبە یا بڕۆن وا عافیستان بێ مستەقبەلی کارزانە چی ئەگەرەکەویتە بەردەسم شەرتە بە شەرتی ئەو خوایە چوار حەیدەرانێتیا بشکێنم ئادەی جوان بگەڕێ ناو ئەو دارانە ناو ئەو قەڕەم و بێشەیە چاوێک بکە بە خەزان نێمی دەرچێت جێیتەنا بەلانی پاسەوانە دەخشێراییدایە بۆ خاتری پێغەمبەر ڕۆحم ڕۆی قوزەڵ قورد تۆ لەم شەریفتر نیت ئەها ئاگای نەبوو ئەمڕۆ چوار دەستە قەڵەمیان لێکردی بە مەعاکەرۆنی و بە قاچاق بردیانە ناو سژنەکە ئاغاد و شۆفڵی دزی ئاغاد و شۆفڵی دزی ئاغاد بەسواری بارگیر چوو بۆ ڕاو بارگیر بەسواری ئاغاد و بۆ ڕاو ئەها چاوتان لێ حیوانینە ئەها سژنەکەیان کرد بە مەکتەب نەموو ئەو مامۆستا نەحلەتیم لە سژنی ئینفرادیا بۆ دابنێن نیمانە قوربان نیمانە ئەی چان چارەسەر لای ئاغایە
جرتەکێکیە قوربان من حەلێکی زۆر چاکم پێیە ئادەی بزانم ئێمەش بڕێمەرە دچنەوە تا ئاگامان لە حەرەکات و سەکەناتیان بێت ئەگەر ئێمەش گێری خوێنەواری بووین نا لێکان ناترسم ئێوە کەروگایەکن بە حەیاتتان فێر نابن ئەی چاک ڕاکن هەر ئێستا ڕاکن بەشی دەگەڕاکن ڕاکن گوێتان لێبێت جگە لە مامۆستاکە ما باقی خەڵکەکە هەمووی بەرەڵاکە ئەوانە میلەتی خۆمانن قەی ناکە ئێستا شیڵێن با بڵێن بەڵام لە دوای یا خۆ بەزانم چیان لێیەکە مرحباتان لێبێ جوود یارەکان گوێتان لێبێت ئەمڕۆ ڕۆژی حەق و حسابە ئاخا بەڵێ هاتوون بە ناوی ئەم خەڵکەوە پێ و ڕابگەێنم کام خەڵک خەڵکی چی وەرە بێنەوە دەفتەری قەرزە بێنە وەرە قەرزی چی ئاخاچە لێتۆ خۆ ئاگانی ئەم ساڵ باران هەر نەباری هاریش باران نەباری وەکو پیا و هاتنە پێشەوە قەرزەکانتان نامەوە ئاغاچان خان کە دووپەری ناوماڵمان فرۆشت ئەم ساڵ هیچ شتێکمان نەماوە نەبەخە نا ئێوە یەژگار وا فەقیریش نین چۆن ئێوە ئێسقانەکانیشتان هەمووی ئاڵتونە و پارەیەکە وەرە عەزیز وەرە ئەها تۆ 450 دینار قەرزای 450 دیناریشی لە ڕای خوا هەمووی 200 دینار ئەمە حرامە حرامە ئەگەر پێوە پارەیەکی هەبوو خستێ پرۆژەیەکی فریاگوزاری و دوعانەی لێ قازانج کرد حرامە ئاخا پرۆژەی فریاگوزاری چییە؟ ئەی چەند جارتان بۆ باس بکەم باشە ئەگەر ئێوە یارمەتی من میزانەی دەوڵەت لەکوێ تەمین کەم ئەو ئیزاعە خۆشەی 24 ساعاتە بە دیاریەوە دانیشتوون بەتڕ گەرمە بێت مەسلەفی ئەوێ عەجلیزەی ئەوێ مکافەی ئەوێت دەستخوا خۆش و ئیزاعەکەش لەناوبەرێ ئاخاچە تۆ هەمووی 200 دینارێ بە قەرزاوە بە من ئیتر بۆچی بوو بە 450 دینار ئەم زیایە حرامە حرامە ئەی حرام نییە چییە عەزیز لەوە چێتەوە زۆر کەر و بێعەقڵ بی وەرە دەماخسز وەرە با تێگەێنم تۆ پێش ئەوەی ژنبێنی چەند کەس بوون هەر خۆم باشە چەند مناڵتان هەیە 6 یعنی بوون بە 8 باشە خۆ بە قسەی تۆ بێ بێعەقڵ ئەو مناڵانە هەمویان حرامزان ئاغاجان نیمانە قەرز بەچی بینەوە نا مەفروزێنەوە یەکجار وا فەقیر نین چۆن وەرن ئەرزەکانی ئەو بەری ئاوایی هەمووی بێ بفرۆشن ئەرزەکانی ئەو بەر ئاوایی من نەزانم عەرزێکی بێ خەڵکە و ڕەقەنە و کەس ناوێت بەڵام چی بکەم مەجبورم لێدانەکڕم یعنی ئەرزەکانمان لێ فریا چاوتان لێ ئاغایەکی چەند بە ڕەحم و بێ عەقڵتان هەیە وەرگنی ناتبینی ڕەزاق خۆش ئاغا با بێناڵێ گۆزەکەی بۆ شکانە قوربان ویستی لە کاریەکەی بەرماویەوە گۆزەکەی پڕکە ئەی ئەو مامۆستا نەعلەت یە فێری نەکردن کە باران ببارێنن نەخێر مامۆستا هەڵسراوە جا دوعات کە دابەریان دوعاتی کە خۆ هەڵسێ کردەسمە دوعاتە بەریەم جا دوعات کە منی بشکێنم بڕە ئاگری دێبەر بێ یەڵا بڕنێ من وەرە عەزیز وەرە سمووی جوان تەرکان بێنە نەکەی عەزیز نەیفرۆشی خۆ بێعەقڵ مەکەی ئاغا مەکەی وەزعە چی بووە کچی خۆم چی بوو نەیەش گۆزەکە پڕکەم لە ئاو بۆ نایە ژوێرەکە قوربان لەسەر ئەمری جەنابم چاوە لێ کچی خۆم ئەو خەتای نییە لەسەر ئەمری جەنابمە دەی بڕن خوا حافیزتان بێ دەی وار نێخی ئەم خەڵکە دەرهێنا بەچی تێرە خۆتۆ خەتای خۆیانە پیرێژن ئەمانە نایەنە ژێربار تۆ تێ لە تینوانە بیان خچێنی ئێدە باشە بابێن ئەمانم بۆ ئیمزاکەن منیش ئەو کاتە ئاوەکەیان بۆ بەرێمەوە نایفرۆشی نایفرۆشی بە قسەی ئەم پیرێژنە خەڵەپاوە مەکەن ئەو ئەرزانم لێ بفرۆشن نایفرۆشی وتم ئەو مامۆستا نەعلەتێن بۆ دارکاریکەن ئەمرتان نەمێنێت قوربان وڵڵی عینەن گولاجە ڕۆژی چوارجار ڕێوی هاتووە بە پیرتانەوە ئەو ئەرزان